باز دەکرێت فەریدون کنجرینی ڕۆژنامەنووس ئەستۆدیۆ لەگەڵ مە و گفتوگۆی لەگەڵەکەم کاک فەریدونم کاتت باش سپاس کە میوانی زومیت ئەو هەوڵانی کە لەلایەن هەردوو لاوە دەدرێن لەلایەن تورکیاوە و لەلایەن پارتی کرێکارانی کوردستانیشەوە بۆ ئەوەی کە پرۆسەی چارەسەری یاخودەوەی کە پێی ئەوترێ پرۆسەی ئاشتی سەر بخرێت لە تورکیا و باکووری کوردستان چۆن دەیانبین؟ پرسی ئاشتی لە باکووری کوردستان یا بڵێن بەگشتی لە تورکیا پرسێکی مرۆیی و دیموکراتیکە. ئەم مرۆیی و دیموکراتیک واتە دوو چەمکی زۆر قوڵە وابەستەیە بە مافە سەرەتایەکانی گەلانی تورکیاوە بە تایبەت کورد لەم پرسەیە و دیموکراتیکیش لە ببەستێ بە دەستورەوە. هەڵبەت ئەم بابەتە بابەتێکی نوێ نییە لە سەرەتای لە کۆتایی ساڵی ڕابردوو بابەتەکە وروژێنرا، بەڵام بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان لە ساڵی 2015 داوای کرد کە پرۆسەی ئاشتی سەر لە نوێ بگەڕێنرێتەوە بۆ ساڵی 1921 پێش پەیمانی لۆزان کە لەو دەستورەدا دەوڵەتی تورکیا نەبووە بەڵکو دەوڵەتی گەلانی تورکیا بووە و لە دوای پرۆسەی لۆزان و ئەو کودەتایانەی بەسە گەلی کووردا کرا لە 2023 بۆ 24 ئیتی دەستوری تورکیا هێدی قورس کرا لەسەر گەلانی تورکیا و پاشان هەتاوەکو ساڵی 82 شتەکان گەیشتە زەبر و زەنگی توند و خەڵکێکی زۆر لە هاوڵاتیان و گەریلا لە جەنگا بۆ ئیتر شتەکان قورس کراوە. هەڵبەت پرسی ئاشتی لە تورکیا پرسێکی مرۆییە، پرسێکی دیموکراتیە، پرسێکە کە دەتوانێت ئاشتەوایی لەسەر ئاسی تورکیا و ناوچەکە سوودیش هەبێ بۆ ڕۆژهەڵاتی ناوین و ئاستی ڕوبەڕووبوونەوە چەک لە هەموو ڕووبارێکا کەم کاتەوە و دڵنیاشی لەوەی کە ئەم پرۆسەیە پرۆسەیەکی دەست پێشخەری گەلی کووردە بەڕێز عەبدوڵڵا ئۆجالانە و بە هێز و تواناکانی پارتی کرێکارانی کوردستان و هەموو ئەو داواکاریانەشی کە ئەنجام دراوە داوا کراوە هەر لەلایەن کوردەوە بۆ تورکیا هیچ کاتێک دەست پێشخەری نەکردووە لە پرسی ئاشتیە و ئەم پرسەش لە ئایندەدا سەر دەکەوێت بۆ گەلی کورد ئەمجارێکی باش لەلایەن دەوڵەت باخچەلیەوە نەخێر دەوڵەت باخچەری لە هەڵبژاردنەکانیان بۆ سەرخستنی دەنگی خۆی و چوونە گەیشتن بە پێگە و بۆ ئەو بابەتانە کۆمەڵێک ڕیگلامی کرد، بەڵام بۆ بەڵێنەکەی ئەوە بوو ئەو داواکاریانەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان لە ساڵی 2013 2011 تەنانەت لە 2015 شاوەکو پێشتر وتم داوای ئاشتی کردووە، تەنانەت ئەو بەڕێزانەی لەم چەند ڕۆژەی ڕابردووە ئازاد کران دوای 32 ساڵ کە 13 کەس بوون 32 ساڵ بەر لە ئێستا خۆیان ڕادەستی دەوڵەتی تورکیا کرد داوای ئاشتیان کرد بۆ مەبەستە، بەڵام دەوڵەتی تورکیا 31 ساڵە لە زیندانی خستون ئەمانە ئەوە ئەمانە نەچوونەتە ناو تورکیاوە بۆ چالاکی ئەم کەسایەتیانە چوون خۆیان ڕادەست کرد داوای ئاشتیان کرد، بەڵام ئیدی تورکیا هەر هەمیشە بە زەبر و زەنگ و لێدان بووە و جەنگی کردووە و هەوڵی لە ناوبردنی گەلی کوردیاوە. چکێکم پرۆسەی ئاشتی لە تورکیا مافێکی سەرەتای گەلی کووردە کە لە هەمیشە لە دەستوری تورکیا وەلاندراوە، بە تایبەتی لە ساڵی 2015دا ئەوە بیرهێنراوەتەوە کە پێویستە دەستکاری هەمواری ژمارە 4 بکرێ هەموار بکرێتەوە یاسای ژمارە 4 هەموار بکرێتەوە کە بنچینە سەرەتایەکانی زمانی کوردی بۆ نمونە کە مافی ئەوەی هەبێ بنووسێ مافی ئەوەی بێ بخوێنرێ مافی ئەوەی هەبێ داوای هەموو ئەو داواکاریانە بکە کە لە ناوچەکانە جیاوازی نەبێت لە نێوان باکوور و خۆراوە و هەڵاتی تورکیادا لەو دەستورەیە، بەڵام لە تورکیادا هەتا ئێستش ئێمە من لای خۆم متمانم هێشتا بە تورکیانە چکەکەم تاتە پێت وایە لایەنەکانی تورکیا لایەنە ئەو لایەنانەی کە پێشتر ینی زۆر دژی کورد بوون ئێستا یانەوێت دەنگی کورد بەکاربێنن یاخود کورد بەکاربێنن بۆ ئەوەی کە مەرامەکانی خۆیان لەمایانە نەخێر لەمایانە نەخێر بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان لە دوای دیسەمبەری ساڵی ڕابردووە داوای کرد یەکەم داواکاری بەڕێزیانەوە بوو کە هەتا ئەتوانێت ڕۆژنامە جیهانیەکان وڵاتە زلێزەکان ئاگادار بکرێتەوە بە چاودێری وڵاتانی جیهان بێت تاوەکو ئەم پرسانە وەکو هەرەسەکانی ڕابردوو نەبوو نەبێت. بۆ نمونە شێخ سەعیدی پیران بە
سیاسەتێکی فڕۆفێڵ کراوە شێخ مەحموود بە هەمان شێوە مەلا مستەفا بە هەمان شێوەمانە هیچی ئیتفاقیان کردو و تەنها خۆیان پاراستۆ خۆیان شاردۆتەوە ژیانی خۆیان ڕزگار کردو بەڵام ئەم پرسە دەیەوێ بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان ئیدی مافی 100 ساڵەی ڕابردوو کە لۆزە بووە مافی کوردیان قۆرەخ کردووە لە هەموو ڕوانگەیەکەوە یاسایەکیان بەسەر بە ناوی تورکەوە بەسەر گەلی کووردا سەپاندووە دەیەوێت ئەو یاسانە تێک پشکێنێت عەبدوڵڵا ئۆجالان پشتی بە دەنگی نێودوڵەتی بەستووە یاخود پشتی بە کۆمەڵگەی نێودوڵەتی بەستەوە بۆ ئەوەی کە ئەم جارە مافەکان باڵێ ئەمە بۆ دووەمین جاریشە و لە لێدوانی مانگی شوباتیشە بە هەمان شێوە تەواوی هەموو جیهان ڕۆژنامەکانی وڵاتانی کەنەدا ئەمریکا و ئەوروپیەکان لە هەموو جیهانە بڵاو کرایەوە کە ئەمە بەڕێزیان دەیەوێت بیکاتە تۆمارێک کە بۆ هەمیشەیی بمێنێتەوە چکێکم پەکەکە لە باکووری کوردستانە یا بڵێم لە باشووری کوردستانە دژ بە دەوڵی تورک کاریگەریکی یەجگاری هەبوو بۆیە تووشیاشی هێناوەتە سەر هێڵ بۆ ئەوەی کە بێت پەیمانی ئاشتی بکا لەگەڵ کوردە کاریگەری هەبووە بەڵام پەیمانی ئاشتی زۆر کاریگەرترە لەو خەبات و تێکۆشانی کە لە ڕابردووە کراوە لەبەرەوەی هێزی گەلی کورد دەچێتە ناو تووشیاوە ئەو کاتە یەکدەنگە بێ پارتی کوردیە بێ سەرکردی بەڕێز وەکۆ عەبدوڵڵا ئۆجالانیە بێ و هەموو ئەوانەی کە لە ناو پەکەکەیان ئێستا شۆن و ڕێگەیان لێ قەدەغ کراوە هەموو ئەمانە دەگەڕێنەوە بەپێی ئەو داواکاریانی کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان لە پەیامەکەی هاتووە باشە تا ئێستا بە دەنگەوەهاتنی کۆمەڵگەی نێودوڵەتیت پێ چۆن بووە لەم هەڵوێستا بووە زۆریش بە باشی ئەنزانیەوە و زیاتر دەستپێشخەری ئەوە بووە کە گەلی کورد گەلێکی ئاشتی خوازە باشە پێت وایە ئێستا هیچ بربەستێک لە بەردەم پرۆسەکەی ما بێت و ئەو بربەستانە چین زیاتر من پێم وایە بەپێی ئەو ڕووداوانەی کە هەیە دەواازەیەکی باش کراوەتەوە بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان لە شوێنێکی تایبەتی دیدار و بەڵێ لە ئیمرالیە بەڵام لە شوێنێکی تایبەتە و ئەو زیندانیانەی کە هاوڕێ و هاودەنگ و پێکەوە خەباتیان کردووە بە دیداری گەیشتون و زۆرێکیان ئازاد کراون و پرسی ئەوانەی کە 30 ساڵ 40 ساڵە لە زیندانە بوون ئەوانش ینی ڕێڕەوێکی باش هاتۆتە پێشەوە و دەواازەکان کراونەتەوە هیواشمان بەوەیە کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان لەم ساڵدا پێ چۆنە تاوەکو ئێسانی ئێمە بینیمان لە سەرتاوە پارتی کرێکارانی کوردستان کۆمەڵێک هەنگاوی جددی ناو کۆمەڵێک دەستپێشخەری گرنگی کرد بۆ ئەوەی کە نیازپاکی خۆی پیشان با بەڵام ئەوەندەی کە دەگوترێت دەوڵەتی تورکیا هەنگاوێکی ئەوەندە جددی نەناوە بۆ ئەوەی کە نیازپاکی خۆی لەم پرۆسەیە بەڵێ بێگومان دەبێت ئەمان هێشتا دەوڵەتی تووشیا دەبێت لەبەر گەلەکەی لەبەر ئۆپۆسیۆنەکەی کە لە ناو حکوومەتەکەی هەیە لە وڵاتەکەی هەیە ناکرێت بەو شێوەیە ڕاستەوخۆ هەموو شتەکان شکەکەم دەستوری هەیە و بەپێی دەستوری دەوڵەتەکەی ئەبێ پرس و ڕابکە زیاتر لە هەفتاشتا حزبی سیاسی هەیە لە وڵاتەکەیە و ئەمانە هەمووی ئەنجومەنی تایبەتیانەیە بێگومان پێویستیان بە ڕاو بۆچوونی یەکتری ئەم شتانە قورسە بۆ دەوڵەتێک ڕاستەوخۆ بڕیارێک بە ئەم پرسە هێشتا هیچ ئیتفاقیەک نەکراوە تەنها دەستپێشخەریەک بووە هەتا ئێستش هەتا ئێستا ڕێکەوتنێک نییە لە نێوان کورد و تووشایە و هەر کاتێکی ڕێکەوتنیش کرا ئەوە بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان دێتە دەرێ لە زیندان و ئەو ڕێکەوتنە ئەنجامەدرێ و بۆ هیوای کە نەگاتە کۆتایی ئەم ساڵ بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان ئازاد بکرێ و هەموو ئەو بەڕێزانی کە خەباتیان کردو لە ڕابردووە بێنە ناوەوە و ببن بە مەدرسەیەکی سیاسی بۆ گەلی کرد ببن بە فێرگەیەک بۆ نەوەکانی داهاتوو وایەکی عەبدوڵڵا ئۆجالان ئازاد بکرێ لەم پرۆسەیە یاخود بەس بازەوە کرێ کە گۆشەگیری لەسەر بگیرێت بەڵێ ڕێبەر و ڕابەری گەلی کورد بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان لە ئایندەی تورکیادا بەڕێزیان سەرکردایەتی گەلی کوردەکە و پارتی کرێکارانی کوردستانیش بە ڕەنگێکی تر بە هەوڵێکی تر و باشتریش لە جاران ئیداری ئەو ڕێکخراوەکە لەبەرەوەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان ویستی لایەنێکی ناسیۆنالیستی هەیە لەسەر ئاستی هەموو گیان نەکە لەسەر ئاستی کوردستان و بەڕێزیشیان کە بێتە دەرەوە بێگومان لە دەرەوەی وڵات کاروبارەکانیە با بەڕێوە ئەوەندەی من دید و بۆچوونی خۆم و لەبەرەوەی مەترسی لەسەر ژیانی ئەو دروست نەبێ بێگومان لایەنێکی سیاسی دامەزرێنە لەسەر ئاستی
نێودەوڵەتی لایەنێکی ناسیۆنالیستی دامەزرێنێ حزبێک کە مافەکانی گەلی کورد لە هەر شوێنێکم دنیای بێ بپارێت. پێت وایە ئەو وڵاتە کوێ بێت؟ کابێتە وڵاتی سێم من لە ئەوروپا. ئەوروپا وەک وڵات ناتوانم بەڵام بە دڵنیایی ئەوروپا. باشە. بۆ ئەوەی کە مافەکانی گەلی کورد بەدی بێن بێگومان پێویستەکە هەندێک گۆڕانکاری لە بەشێک لە یاساکان بکرێت، دەستور گۆڕانکاری بەسەرا بێت. دەزانین کە بربەستێکی زۆر هەیە لە بەردەم گۆڕینی دەستورە لە بەرەوەی هەندێک لەلایەنە ئۆپۆزیسیۆنەکان بە تایبەت جاپە ئەکە پەتۆمەتبارەکە بۆی کە دەیەوێت دەستکاری و خاڵە بکات کە جارێکی دیکە ڕێگە باردۆغانەدا بۆی بێتەوە بەسەر کۆماری تورکیا کە ئەو جارێکی دیکە بەپێی ئەم دەستوری ئێستا ناتوانێت کاندید بێتەوە بۆ سەر کۆماری تورکیا. تا چەند ممکنە لەم حاڵەتەیە لەم بارودۆخەیە دەستور و یاساکان هەموار بکرێنەوە و گۆڕانکاریان بەسەرا بێن؟ بۆ مەبەستی هەڵبژاردن و هێنانە پێشەوەی جاهاپەوە کەپەوە یا ئەردۆغان و ئەمانە لەو دۆخە دەرچووە. پرسی کورد چۆتە قوڵایی تورکیاوە، چۆتە قوڵایی گەلانی تورکیاوە و ئەم پرسەش قورسایەکی زۆری خصۆتە سەر تورکیا چکەکەم لە تورکیا تەنها گەلی کورد ڕێژەیەکی زۆری لە وڵاتەکە هەیە بەڵێ وەک تورک و دوایی کورد و چەنگەلانی تری تایە و ئەوانش ئەم دەستورە کە گۆڕانکاری بەسەردادێ بێگومان سوودێکی باشیە بێ بۆ ئەو نەتەوانی کە لە تورکیا هەیە. بەڵام پرسی کورد لە تورکیا من دڵنیایی ئەوە دەمەوە کە چۆتە قوڵایی ناو پرۆژەکان و هەتا دەستوریش لە تورکیادا نەگۆڕێ ئەو کاتە ئێمە ناتوانین هیچ بەڵێنێکی ئەوە بدەین بڵێن ئەوە تورکیا بڕیاری دا یاخۆت بەڵێ من مافم پارێزراوە. شوێکم ئەم پرسە پرسێکی مرۆییە دیموکراتیکە. مرۆیی وەک مافە سەرەتایەکانمان پێویستە تورکیا دان بەوەدا بنێ کە من کولتورێکی کوردیم هەیە، زمانم کوردیە، ئاڵام کوردیە، ئاینی کوردیم هەیە و خاکێکیشم هەیە کە بەشی ئەو گەلەیە کە لەویە. ئەبێ ئەمە مافە سەرەتایەکانی منە و مافە دیموکراتیەکانیش دەبێت بنووسێنەوە لەسەر مافە سەرەتایەکە. باشە هیوایەکی زۆر هەڵچنراوە لەسەر ئەو کۆمیسیۆنەی کە بڕیارە پێک بهێنرێت لە نێو پەرلەمانی تورکیا چەندە بڕیاری دروستکردنەکەی درراوە بەڵام ئێستا ئەندامەکانی دیاری نەکراون و شێکی زۆریشی بەر پارتی دەسەڵاتداری تورکیاکەوێت لە ئەندامانی. تا چەند پێت وایە کەم کۆمیسیۆنە سەرکەوتووە بە لە کارەکان؟ ئەم پرسە خۆی لە ناو پەرلەمانی تورکیادا بڕیاری لەسەردێ ئەنجومەنەکە هەڵە بژێردێ و ئەو ئەنجومەنە من پێم وایە هەموو ئامادەکاریەکی بۆ کراوە. بێگومان هەندێک بابەت هەیە ئەمانەی کە هەیە بەلای منەوە بۆ ئەنجومەنەکە لاوەکێ لەبەرەوەی خۆی دەمپارتی ئەنجومەنێکی تایبەتە بە کورد و ئەوانیش تورکیا بە تایبەت ئەنجومەنی خۆیان هەمیشە لەو توێژە بۆ هەر لە سەرەتاوە و پێشم وایە دەستکاری شتی تر ناکرێت چکەکەم هەر ئەم پرۆژەیە دەمپارتی دەبێت تەواوکەری شتەکان بێ. ئەگەر بە ئەنجومەنیش بێت ئەبێت بەدڵنیایی دەمپارتی و لایەنەکانی تورکیاش بەشدار بێ. بەڵام پێم وایە پرسە لە ناو پەرلەمانە یەکلایەک پێشتا کاتی ماوە بۆ یەکلاکردنەوە. بەڕێز فەرەیدون کۆنجرێنی ڕۆژنامە و زۆر سپاس کە لەگەڵمان بووی باندوو نەبیت.